يا الله السلام عليكم كاسادي شلوني احوالك تدرسيت باشي سپاسك ممنون مبارك سعدي برنامج كمان بو جوجنا شدي بيروز بي اما السليماني هاتينا خدمت جنابت بوي ما ندوت كاين براسي بلام لما قابلوا لا تجربه ولا قسا تشيش بخشهاني جنابت اما همومان مشتاقين خوش حال بخير بين السليماني وبوئير بلام دكراب او رشبه لقى الخوتان يعني ان شاء الله اشتي باش شمال هنا طبيعي هميشه خوتان جاك كاك سعدي اما بدر لوي بين باسي كومالك برسي سياسي ركيك كاين ابرول ام حزكي لقل جناب كومالك شتي جیاوازتر تقریبا بەتەنش سیاسەتەوە بڕۆین جا ئەو قسەیە بۆی مە تازە نییە کە لەن کاک سعدی بەنانی بەیانی بەناوبانگە ئێمەش کە لە سلێمانی هاتوین بەیانیە حەزەکەین لەوەوە دەست پێ بکەین سلێمانی نەهاتوان نانی بەیانی مەرەدانەیە ئێوارەش بهەردەبی نانی بەیانی لە ماڵی کاک سعدی ئەو پیاوێکمانە بوو لەو ڕۆژانە کچەکەیات بەلام ناوی مەولد ڕۆژ باش و ڕەحمەتی خوای لێ بنەمە نوێی شەوی بەهات بەدەی بۆ ڕۆژ باش بەڵام بەخێر بێن سەرچاو ئەی چۆن کە ئێوە نەتەنها میدیاکان هونەرمەندیشن بۆیە لەم چاوپێکەوتانە زۆر جار داهێنانتان هەیە و بەم داهێنانی خۆتان بەرنامەکانی تەلەڤیزیۆنتان دەوڵەمەند زۆر سپاس کاک سعدی تۆ گەورە بەڕێزی زۆر سپاس مەمنون هیوادارین گفتوگۆیەکی چێژ بەخشمان بۆ بینەران منم شو باش خەوتوو زۆر باش ئێوە زۆر زوو هاتن هیچ تەلەفۆنێکی خراپم بۆ نەهاتەوە ئینشاڵڵا هیچ تەلەفۆنێک نایە ئینشاڵڵا پێمان بەخێرە هەر ڕەشە بەخێرە فەرموو ما بي أوسر كاسة يا الله كاك سعدي خير بێت سپاس کاک سعدی بە سەرەتا باسی ئەوە بکەین و خواردنانە اختیاری جەنابتە یعنی خۆت اختیاریان دەکەی کە چی لەسەر سفرەکە بێ نۆشی گیان پێدەکی بەخێر بێت سپاس مەمنون ئەو خواردنانە خۆ من تەمەنم بچووک نییە من بە تەجربەی ساڵانی ڕابردوو بەشێکی زۆری لەو خواردنانە چی جەنابەت هەیە لە کورسات نیوز لە پانۆراما کردوتە دەڵێ ئێمە کەمتر گەنجین من ئەمەوێ ئەو قسەی هەر بێنە کاک سعدی وایە کەمتر گەنجین ئەو نیسک عادەتەن لە ماڵی ئێمە هەر هەمیشارا بووە بەڵێ نیچێکی پێکاتەکانیش پێکاتەکانیش پەنیری خۆمانە هی ماڵی خۆمانە قەیماخی مووسڵەیە لێرە لە ئەولێر پەیدای دەکەین ئەو دۆمەڵانە ئەوە دۆمبەڵانە هی منقەی مەخمورە دۆمبەڵانێکی باشە و ئەمە قارچی قەندیلیشمان هەیە ویزدار نەدانین تقریبا ئێستا دەتوانین بڵێن چێژ و سەحەت هەردووکی ڕەچاو کراوە هەردووکی ڕاچاو کراوە و لە هەمان کاتیشدا میوانێک کە بۆ جاری دومیش ئەگەر بانکرێتەوە حەزەکە بێتەوە حەزەکە وردە وردە دەست پێ بکەین کاک سعدی ئیزن هەیە باشە لەگەڵ چێ یان بە دیاریکراوی پرسیارەکە بکەم لەگەڵ سەرۆک مامجەلال نانی بەیانیتان هەبوو بێکەوە مەسەلەن دیارەکە لای تۆ بوو بێت لە دەرەوە لە ناوەوە لەگەڵ مامجەلال نانی بەیانیمان بووە و اختیار جاریوە بۆ لای من بووە ئەگەر لە دەرەوە بوو بین لە شتکردنی شتەکانە ئەگەر بێ جارۆیە وەخت خۆی هەندێک جار ئێمە وەکو ئێستا مامجار خۆڕەی جمهور نەبووە کانیادەوە عادەتەن لە جێگایەکمان دەگرت کە شقەیەک بشتێک باید دەماینەوە لەوێ ئەم نەگەرەگەریەوە جاروێ هینم دەکڕی نانی بەیانی یا جاروەیە ئەگەر درەنگ بخۆت بانایە هەندێک جار بێکەوبووی لەگەڵ دارێکیان لەگەڵ کاک دکتۆر حەمەد سابیر و کاک سەراح ڕەشید لە پراگ بووین
ئەیتر شەو دەرچوو ئێمە هاتنەوە بەیانی ئەمە خەبەر نەکردەوە خۆی نانەکەی حاضر خۆی حاضر نانی بەیانی حاضر کردو خۆش شارەزا بوو لەوە. زۆر بەزەو بوو لە نانی بەیان و تەمی پێک و هەڵسن نان حاضرە. کاسادی زیاتر بۆ گرنگی بە نانی بەیانیان ینی مەسەلە سەحەتەیان وەڵا نانی بەیانیان جارێ یەکەم من نانی بەیانیان بەتەنها زۆر کەم دەتوانم بخۆم یەکێکم هە لەگەڵا دایا ئێوەی ڕۆژنامەوانن بەڵێ بیانی زۆرا زۆر یان قوسوڵەکانیش دێنێرە نوێنەری وڵەکانن یا میوانی وەفتن یا هەندێک دۆست و برادەر کە بیانێ من بینم کەی ئاشەبانانی بەیانی بێکە خۆی دەبتا نانی بەیانی کاریانی هەم نانی بەیانی و هەم کارەکەشاکە ئەنجامەدەی وعادتەن ئینسانە و کاتە هەڵساوی لە خەو ئێستا تەلەفۆنات دەستی پێ نەکرد یەکەمتری زیادەکەی کەمتر تێکەڵاوی ڕۆتیناتی ڕۆژەکە بووی سفتاح لە هەولێر سفتاحی بەیانی ینی کاری یەکەمی ئەم بەیانەیە بەناخواردنی بەیانی و کارەکەی زۆر باشە تۆ فەرموو با من دوو سەبوون بێنم بزانین ماستی ئێمە ماستی خۆماڵیە قەراج و کەندیناوە ماڵی برامە ماستێکی خۆیان ئاژەڵدارن خۆیان ئاژەڵدارن و ئەو لەو ماستەیە کە نابێتی لەو ماستەیە کە مامزرا دەیگوت ماستەکەی من کەمێ بۆ سۆ بێ بۆ سۆ یعنی کەمێ زیاد بکوڵێ شیرەکەی کە شیرەکەی زیاد کوڵا بۆنێکی دێدێ ماستەکە بۆ سۆ سەر و کارت لەگەڵ ئەوە چۆنە کاکسادی مەسەلەی خۆت لەگەڵ هەموو چین و توێژەکان تەنسیقت هەیە ئای بۆ خۆشت دەچی بۆ مەسەلەی من لە ئەسڵدا لە ماڵی ئێمە بە تایبەتی باوکم لە ماڵەکەی خۆی لە دیوەخانەکەی خۆی ئەوی عادەتی نانی بەتانەدا خوارد زۆر کەم بەتانەدا خوارد میوانیشتی هەبوو بۆ لەگەڵ چینی توێژی جیاجیا ئێمە گەورە بووین بۆی وەکو پێشان لەگەڵ مەلاو لەگەڵ تەیچێ و لەگەڵ کەسایەتەکانی مەنتیقەوە بە تایبەتی لە ماوەی دواییش من سێ کارم وەرگرت کە لەگە خەڵک زۆر پەیوەندی هەبوو هیچیان لەوانە وەزارەتی زراعە بوو وەزارەتی زراعە لەگەڵ ڕاستەوخۆ بەشێکی پەیوەندی بە ئاژەڵدانیشتوان و ئاژەڵدار و جوتیار و خاوەن مڵک و ڕینەکانەوە هەیە ئەو خۆیشم خۆ خەریجی زراعە نەبووم بەڵام کوڕە جوتیار بووم بۆیە لە پەیوەندیەکانی نێوان جوتیار و کارمەندی دەوڵەت لە پەیوەندیەکانی نێوان جوتیار و خاوەن مڵک ئەوانە بەبێ گەڕانەوە بۆ دائیمەن بۆ یاساکانی دەمزانی بۆیە لەوەیانە چێشەم نەبوو ئەوروپیەکان کە دێن سەرنجیان سێ کاکسادی لەسەر نانی بەیانی زۆر پێیان خۆشە دانیشتەکان پێ خۆشە لێرە فەزایە خواردنەکان پێ دەوڵەمەندە ئەو خواردنەیەکە ڕەنگە کەمێ جیاوازترە لەگەڵ خواردنی ئەوە شەکر بەکار نایانی کاکسادی بۆ چاف من دەمێکە شەکرم تەرک کردووە ئەمیش تقریبا 2 ساڵێکە بێ بەڵام سەبۆنانی بەیانیش ناتوانم شەکر بەکاربێنم زۆر باشە کاکسادی شەکرە هەر بۆ هەموو شتێک بەکاری نێنی باش بۆنە و مناسەباتەکان بۆ ئێوە چم ئەوەی چیە مەسەلەن ئێستا بۆ نمونە جەژنە خەڵک سەردانی ئەو دەکات ئەو لەو شارەوە دەچێتە ئەو شارە ئێوە جەژن لای ئێمە لە هین عادەتەن لە دێم تقریباً بەشێکی مناڵیم لە دێ بووە بەڵێ لە دێ عادەتەن دەچون بۆ دیواخان یا مزگەوت هەر کەسا نانی بەیانی بۆ ئەچاوێ ئیتر فەقیر و دەوڵەمەند و هەر کەسێک یعنی هەر نەوع نانێک وایە ئیتر دادەنیشتنە کەسە نانی بەیانی دەخوات
و ئەم نانخواردنی بەیانی بێکە و دەستیان لە ناو لەسەر یەک سفرە نیشانەی پاکردنەوەی دڵ و دەروون بوو لەگە یەکتریا گرتنیایە پێشترێن ناکۆچێکی ناخۆشش ئەوە سافە سیادگاریەکی جەژر بەبیر دێت کە بۆ تۆ خۆش بوو بێت لە جەژنا پاسکیلێکم وەرگرت بۆیان کڕی بۆیان کڕین خۆشترین لەو ناڵیا خۆشترین مفاجە ئەو یان تەڵەبت کرد بوو پێش ناوڵ تەڵەب نەکرد بوو نازانم چۆن ڕێککەوتبوو تر پاسکیلێک بوو پارچەکەوتیان دێباشم بۆ خۆمان بینێرین بۆ مەکتەب و خۆی باخێوی نەچۆن زین لێڕۆ پێمە هەفتێکی پێنەچوو باش پێ ئەوە یادگارێکە یادگاری یادگاریش کاک سادی لە ناو ڕۆژنامەنووسان شتێکەیە ئەزانی لە کاتی پرسیارەکانی من دەرفەت وەرگرە بۆ شتێک بخۆی قسەیەکی دەڵێن کاک سعدی لە ناو مەجاڵی ڕۆژنامەگەری یان مەجاڵی ڕۆژنامەنووسی عادەتە سلێمانی بە قسەی مەسەلە تەنس ئاسایان چل نیشان یان ڕەگەز دۆزی تێدا بەناوبانگن بەس کوڕێکی هەڵکەوتووی دەشتی کەنتێناوە مەسەلەن قسەکانی زۆر جارۆکو ئەوە دەڵێن ئەوە تعبیری برادەرێکی ڕۆژنامەنووسمە دەیگو کاک سعدی وەکو یاریچە معتەریفەکان وایە سەیری ئەو گۆشەیە دەکا بەڵام تۆپەکە بۆ گۆشەی شتر هەڵدەدا ئەوە لە چیەوە تەجروبەیە خوێندنە مەسەلەن عادەتەن ئەوە هەیە مەسەلەن خەڵکی منتیقەی گوندوانە کە خۆشم هەیە کێکم لەوانە شەرمنترە لە چاوشار کەمتر درەنگتر چاوی دەبێتەوە وڵی سەرەتا لە ماڵی ئێمە من ئەمە لە عایلەیمە نیوەی مەلاوونە نیوەشی خوێندەوار نەبووە یعنی شتێک کتاب و کاغذ و شوێ لە ماڵی ئێمە هەبووە باوکم پەیوەندی لەگەڵ حیزبی شوێعی زۆر باش کادری حیزبی شوێعی لە پەنجاکان کاتە ئێمە تازە پێڕادەگەیشتین کتەب پشتیوە نهایەتی پەنجاکان دەهاتە دێ لە دێ من و مەلا بووین خوێندەوە مەلا ئەدەبیاتی حیزبی شوێعی بۆ خەڵک ناخوێن تۆ دەبی من منافسیش منیان ڕەفیق بوون خۆ مەلا ئەدەبیاتی حیزبی شوێعی ناخوێن خوێنەوە من بەبێ ئەوەی باش تێبگەم بە خوێندەوە ئەمەیان جارێ لە خوێندنەوە و ڕاهاتن لە خوێندنەوە پاشان بەعزێک شتی دەمایەوە لەو بابەتانێک کە دەم خوێندەوە مەسەلەن دەبینی فلان وڵات حەساری کەوتە سەر فلان وڵات مشکلێ هەیە لە ئەدەبیاتی حیزبی شوێعی بیرم داهاتەوە کە لێکێەوە باچەوەی کردو وەختەکەی هەی بۆ یعنی ئەوانێ لە جێبەجێکردنی بەرنامەکان لە ئەدەبیاتی حیزبی شوێعی بۆ یان تێدەگەیشتم ئەو کاتە تا شوێخ زیاتر دەکردم کە خوێندنەوەی و نووسینەوەی ئەو ئەدەبیاتانە بە خۆڕایی نێشتەیەکی تێدایە لەگەڵ بواری ئاینی مەسەلەن مادام بواری ئاینی من پیاوێکی متەدەین نەبووم بەڵام دوژیش وەکوتم باوکم دۆستی حیزبی شوێعی بوو بەڵام باوکم ڕۆی بەخوا هەبوو حەجیشی کرد بەڵام حەجەکەی بەڕاستی حەجەکەی ئەو ساڵە بوو کە حرس قەومی هاتن جارێک دوو جار گیرا وتی باشە ئەو فاوێت پەترەی بۆ بگیرمەوە بابچمە حەج بابچمە حەج بەڵام باوکم ڕێزی لە مەلا و لە این دەگرت وە قەت لە سەر خوانی ئێمە لە ماڵی ئێمە ئیساکردن سوکایەتیکردن بە دین قەدەقە بوو قەت ڕێگا پێ نەدراو نابێ و منیش خۆم وام یعنی من پێم وانییە نەخوێندەواریە ئەگە پێدواوی خۆت بۆی برنگ پێشکەوتۆ دەبی سوکایەتی بە کارێکی خراپە دین و کتابە پیرۆزەکان لە سەردەمی خۆی هاتون بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و ڕێخستنی پەیوەندی نێوان تاکی کۆمەڵ ئەگە باسی بکەم ئێستاش
سوودی هەیە بەڵام ئەو کات زیاتریش ینی ئەوە لەوەوە دروست بوو لەو لێکدانەوەی دروست بوو لەو لێکدانەوە زۆر باشە کاک سعدی ئەکید جەنابەت مەکتەبێت شتەیە لەگەڵ کاک دەرباس کەوێک زانیاری وەرگرتووە حەزەکەم دوای ئەو نان خواردنە بچینە مەکتەبەکە لەوێش سوپاس دەکەم ئەگەری زن هەبێت لەوێش گفتوگوێ بکەین لەسەر کتێب و لەسەر کۆمەڵێک تەجروبەی جەنابەت فەرموو کاک سعدی فەرموو نابێت با کاک سعدی لە کتێبخانەکەەوە دەست پێ بکەین ئەخوێنیەوە ڕۆژانە من ڕۆژانە و داوێ بە پێی پێویست بابەتێک پێ ئەگەڕێن بە دوایە و مادەی لە چێن نووسرا شتێکی بەڵام بەنامەیەکی هەیە لە خوێنەوەی کتێب ئاتەن کتێبی سیاسی زۆربەی زۆر کتێبەکانی من هەمە کتێبی سیاسی کتێبی اقتصادی لە ئەگەر پۆلێن بەندیش بکەین سیاسیەکان زیاتر خوێنوی یا مێژووی بەڵی کتێبەکانی مەسەن ئێستا لەو سەرەوەیە هەمە لەم کۆڕنەیە ئەمانە ئینسکلوپیدیایە بە زمانی ئەڵمانی وێت فیشەر ئەلمەناخ ئەمە هەر ساڵی ژمارەیەکی دەرچووە هەتا ساڵی 2020 لە 1970 من هەموو ساڵە ژمارەیەکم هەبووە و تا کارنۆشرانی لە ژیان بۆ هەموو ساڵێک دوو ژمارەم دەهێنا یەک بۆ خۆم یەک بۆ تەنانەت لەو زمانی کە زمانی ئەڵمانی و نەمسایی یەک زمانە تەنانەت لەو کاتێک کە گۆڕانیشی دروست کرد هەر بۆم دەهێنا بەڵام دەمدا کاکسەر ڕەشی لۆی دەبێت خۆم بووم بەڵام بۆم دەهێنا ینی بە پێی پێیزان دەخوێنێ سوودێکی هەموو وڵات نظامی سیاسی چۆنە شت خراپ نەخاباتی هەیە چه حیزبێک لە حکومە چەند جەریە دەرەچێت لە ڕووی اقتصادیەوە چۆنە قەرزارە بەرهەمی چییە و لە هەمان کاتیشدا لە معادلە نێو دەوڵەتیەکان لە کام بەرەیە خۆت کتێبەتی ئەکیت هەموو سیرەکەتوان نەخۆت نووسی بێت خۆم نووسیتم تازەترینیان چی بوو کاکسانی ئەوەی کە تازە شتێکم چاپ کرد بە ناوی هوردەکۆت بەڕاستی ئەو کاردانەوەیەک بوو لەسەر کاری برادرانی خۆمان لە پەرلەمان یعنی شەو ڕۆژ مادەی 140 مادەی 140 و دەستوری عێراقی ئێمە کە گەورەترین و بکوشندەترین و کاریگەرترین چەکە ئێمە لە ململانیمان لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر لە عێراق وەکو نەشارەزایەک باسی دەستوری عێراق دەکەم من پێم وایە لەناو دەستوری عێراق تەنها مادەی 140 نییە چەندین مادەی تر لەسەر زمان لەسەر ئابووری لەسەر سیاست لەسەر دەوری عێراق لە ئاشتی لە شەڕ هەمووانە هەیە هەموو هەیە جا بۆیە من دەمەقالم نووسی لە کوردستانی بڵاوکرایەوە دەمەقالە ناوڵە کوردستانی کردیان بە نامیکە چونکە ئەو کاتە باسی ئەوە دەکرێت کە قاواری هەرێمە چوە کردەوە چوک ناکرێتەوە یان مادەی 140 ئیلغا دەکرێت ئیلغا ناکرێت عادەتەنەوە کەسانەی کە لە کووردا لە سەنگەن هەوڵی ئەودەن ئەو پرۆپەگەندانە بڵاو بکەنەوە زەمانی بۆکۆشن برادەران ئەو زمانی کەرکستران ئەوە کۆکرایەوە و تەڕاکرایەوە بڵاوکرایەوە ئێستا کە کراوە بە عەرەبی وە لە هەمان کاتیشدا بەرنامە هەیە بەڵام ئەوەی کە ئێستا دەمەوێت باسیکەم لەو کتابانە من هی کاراکتێری سیاسی لە هەرێمی کوردستان هەمگانم هەیە کتابی کاک نووشیرانم هەیە هی جەناب مام جەلالم هەیە هی کاک مەسعودم هەیە هی هەموو ئەوان کاک عەزیز محەممەد هەموو ئەوانەی تر کە کتابیان نووسی بێ هەموو دەیخوێنمەوە و لە خوێندنەوەی لەگەڵ ئەوانەی کە خەڵم هینەکانم لەو ماوەی دوایی کتابێکی باشی هینیشم بۆ هاتی کاک فوادی مەجید مسری یەکی لە کتابەکانەویش
بۆیە من پێما گەڕان بە دوای هین گەڕان بە دوای محطات في مصير اياد علاوي كشيء لا هنا السياسية كان بولا عراق أحمد سلبي وزياني أحمد سلبي أو دكتور لطيف رشيد سركوماري لطيف رشيد لكاتي وقال كان ينسيوت كوكراوت ستاو كاني أو لبواري أو براستي شارزات تلو زور كاري باش في الأوسادما من فيما أوانا خوينوان فهم تاريخ شارزابي هم بودهاتو هەوڵ دەی تێبووی کە مەسەلەکان چۆن چارەسەرکراو کتابی تریش هەیە هەندێک ڕسمت لە مەکتەبەکەت هەڵواسیوە کاک سعدی مەسەل لەبێ باس بۆ باسکەی ڕبیلەرەکان لێرە زۆر گەنجی کاک سعدی ئەوە نییە بڵێت تێر گەنجی ساڵی 1990 مناسبەت چیە ئەوە مەسەلە لە ڕسمە ئەوە لەگەڵ دراگ مامدەلال بە بۆنەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە چواردەی پێنج یعنی 5 ڕۆژ پێشی هەڵبژاردننی یەکەم بانگەشەیە بانگژە هەڵبژار نەخۆتین بۆ زانکۆی سلێمانی و من کاندید بوو چون بۆ زانکۆی هەولێر لەوێ بانگژە هەڵبژاردن دەرکەوتن لەگەڵ سەرۆک مامزەلال دەرچوونت ئۆکەی بووە نام لەگەڵ مامزەلال هەمیشە بەیەکەوە بۆ حملەی انتخابات بۆ عام بووە ئەوە بەشێک لە سەرۆکی حیزبە ئەوروپیەکان و ئەمە کۆبوونەوەی سۆشیالیزم ئینتەرناشنەڵە ئەوەی ناوەڕاست ئەوە گابریێلە وەزیری اقتصاد جێنی سەر وەزیرانی ئەڵمانیا بوو حزبی SPD ئەڵمانیا لەگەڵ من و لەگەڵ وێنەی هەموو وڵاتانی کاندام لە سۆشیالیزم ئینتەرناشنەڵ لەوەش انتخابات کراوە دووزاری براند هاوس بوو لێرە انتخاباتی بۆرد کرا بۆ من لەو انتخاباتە دەرچوون بە یەکێک لەو 27 یا 30 کەسێک کە بردی ئەو تێگەیشتێت چی بوو کەوای کرد مەسەلەن جەنابەت دەرچی کاسادی مەسەلەن ئەوان علاقاتی خۆتە علاقاتی خۆم گرنگ بوو بەڵام ئەو کاتە منتەکان جیاواز بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاسیایی دوور بوو شەمالی ئەفریقیا بوو ئەمریکای لاتینی بۆ ئەمریکای ناوەڕاست بوو ئەمریکای شمالی بوو وڵاتانی ئەوروپا بوو لەوانەوە حیزبانی کە حیزبی هێن گرنگی حیزبەکە ئەوە گرنگی حیزبەکە و چالاکی هەیئەتەکەی حیزبەکە ئەو شەندامانی پەرلەمانی ئەو کاتەکە ئەو پەرلەمانی کوردستانە ئەو سەوزەلیست یەکێتیە ئەو زەردەری پارتیە ئەو پەمەیە ئەو کاتە 5 کەس مەسیحیەکانە 5 کەسن ئەو کاتە کۆتایی یەکێتی 48 کورسی بووە 49 کورسی پارتی 50 کورسی ئەو کاتە من سەرۆکی فراکسیۆن بوو لەگەڵ ئەوەی پارتی ئەو پارتی پێشتر کات فەرەنسۆ بوو دوایی بۆ دکتۆر ناسێک کات فەرەنسۆ شەید کرا ئەو شەر وێنەیەکی خێزانیەوە دەرەکە ئەو وێنەیەکی خێزانیە خۆم و مناڵەکان و خێزانی کوڕەکەم و خێزانی خۆم ئەمەیان ئەوەیان مەتەڵبێ کامە کاسا لەوانەیە من معلوماتێکم وەرگرت زیاتر ئەوە لە چونە ئەوە زاهیرە لە کاقادر عەزیز ئەمە کەنعانە برایی کاکعەدنان مفتی ئەوە نێهاتە ئەوە هەموو ڕەفیقم ئەوە ئامۆژایەکی شەرمەسەرە جەوهەر هەموو ڕەفیقی ئەو کارزاتەمی ئامادەیت هە لە هەولێر ئامادەی ئەوەی سەردەمی خۆمە ئەمە سەردەمی پێشمەرگایەتیمە لە 1975 لێرە پارتی هەبوو منە کارژێری ناوچەوم لە پارتی ئەو کاتە لە منتقەی کەندێناوە لە هەولێر ئەلەو ڕسمە من مەقەرمە لە ئێنزە بوو ئێنزە زارگەری مەقەرمی لە ئێنزە بەڵێ کاک سعدی لێرە مثلەن ئەو سەرۆکی ئێستای ئەمریکا ئەمە جۆ باید بەڕێز جۆ بایدنە بەڵێ لەگەڵ کاک بەرهەمە کاک عیمادە دا و کاک جۆ بایدن باتی وەرە کە دەڕێایی وەفتەکەی ئەڵبجە گەیشت
بە تۆ دەڵێ بە من دەڵێ میژێم گەیشت ئەی متەرجم دەڵێم ئەی خۆت هەورامی نازانی ینی بە چەند زۆر پێ دوت ئەبەتە زۆر یعنی ئاخە چۆنێ بۆ لەگەڵ بۆیە کاک سعد جنابی مام جەلال لەگەڵ دایکی مناڵەکانی ئێستا لە حەیات بوو بەڵێ لەگەڵ ئەوڕتمەوە ئینا ویاکم لەعەلا هودەن ئەو فی ضەلال مبینەوە ئەو ئاەتێکە معروفە بە ئاەتی مام جەلال طبعا سەرۆک مام جەلال بە مەبەست ئەوانەی دادەنا ئەو ئاەتە دەلیلی ئەوەیە لە دینی ئیسلام هەموو شتێک مطلقیت نییە لە دیموکراتیەت هەیە وئینا ویاکم یا ئێمە ئێوە لە گومڕاداین یا لە ڕێی ڕاستین یا لە ڕێیەکی ونین یعنی پەیوەندیت لەگەڵ ئەمەیان ئەویان زۆر سەربازیە کاک سعدی بەڵێ ئەمە سەربازیە دوای بۆتان باشە شت نەشکێنە من با مشکلە نییە ئەمان ئەم ڕسمانن کە لە تازە سوور بە بەتابێتی ئەمەیان ئەوە لێرە بۆ پەردەکەش و قەمیسەکە کاک سعدی ئەوە خەڵک پێی وایە من قماشم کردو و شتێ زیاد ماوەتۆ کردمە بە کراس یا کراسم کردەوە پێ قماش ماوە کردمەوە بەپەردە قەردەنا ئەویان لە ئێران کڕین پێش سەفەر بکەیت کە چوومە داخلی ئەوە لێ ئەو پێ و ئەی بە سوتفە بوو ڕسمەکەشت بۆیە گرت ناڕسمەکەم لە قسم داخلی نەنا مەبەستمەوە ڕسمەکەت بۆیە گرتاوە دەرچێ پەردەکە سوتفەیەکی دایکم بەڵێ ئەوشانە علاقە چۆنە لەگەڵ منداڵەکە زۆر باش علاقەیەکی هاوڕێیانەیە یان علاقەکە من هاوڕێیانەیە بە تایبەتی لە کچەکەم هەر زۆر هاوڕێیانەیە لێرە نین وانە کوڕەکەم هینی خوێندووە ماستەرپلانی خوێندووە تەدەخولی سیاسەتیش ناکەن تەدەخول دەکەن سەرێکی زۆر باشە سەرنجیان چیە لەسەر مەسەلەن ئەو سیاسەتی ئێستا هەرێمی کوردستان زۆر جار گفتوگویان لەگەڵ دەکەی لەسەر باوان کاتێ ئەوە دیارایەکە و فەرقەیە ئەمیان چالاکەوانی بواری ژنانە لە زانکۆیە یعنی تەواوی کرد هەرچیان لە نەمسانوانێ داروێ هینەکە چالاکینە تەنسیقی چالاکیەکانی ژنان لەگەڵ زانکۆ بۆ خۆشی جاروبەر دەرز دەڵێت تۆ لە زانکۆ ئاکۆ لە هینە لە دەوڵەتی شەکە لە ئەموال لە ملکێتی دەوڵەت و دروستکردنیەوە خۆیان ئاکۆ بەتە کوڕەکەم زیاتر ماوەی چەپی مرین بوو ترۆچکی و ئەوانە ڕۆژە لێم پشتی وتم جاوەنەتی چێوتی ئێ توش بۆ سەرەتا بەسەپاتی دەستپێک دێتەوە ئێرە جارجە دێنەوە چۆن لەگەڵ و ماستەر پلان و ئەوانە لەگەڵ کاکۆتە زۆر دۆستن بە تایبەتی ئاکۆ سێجار پێوە ئاکۆ بۆ نایتەوە کوتی کاکۆت چەک بۆ منەڵایکی وای زانێەوە هەرچەکە ڕاستی لێرە منداڵ چەکی پێ بۆ منەڵایگیری لە عسکەری نەکرد چەکەڵ ناکرد کاری سۆسیالی ئەوانش هەر ئەوانەی خۆ منە ڕسمە پێمە نەمسان ئەوە لە هەینی وە ئەوە پێچێت تازە بێت نابێت قژشی نەما بەڵە زۆر باش کاک سعدی دەتەوێت زیاتر باسی کتێب بکەین هێنەوە کش دووسێ گرنگ بوو لە ئێمە مەسەڵەن ئێستا ئەو کتێبە کتێبێکی مامجەلال لە کاتی خۆی ئەگەر بیرتان بێ کاگنێشران لە نهایەتی هەشتەکان لەگەڵ جۆ بایدن یەکتریان بینی بوو بەڵێ باسی ئەویان کرد و کە ڕەنگە یەکێ لە بەرنامەکانی ئەنەتیجە عێراقی تێبکەوێ ئەگەر وەزاکە چارەسەر نەوی سەدامەوە عێراق بکرێتە سێ شیع و سونە و کورد بەڵێ ئەوەی بەو بەناوبانگ کادیرێکی ئەو شایە حیزبی شوێعی زۆر بەتوندی هینێکی نووسی لەسەر کاگنێشران مامجار لە وەڵامدا ئەو کتابەی نووسی کام ئایندە و کام ئایندە و کام دیموکراسی مافی خەونیش بە گەلێک ڕەوا نەبینیت ئەو بە عەرەبی نووسراوە بە عەرەبی نووسراوە بە عەرەبی نووسراوە چاپی تازەیە چاپی تازەیە کراوە بە کوردی خالید مەجید کتابێکی باشە لەو کتابانێک ئەو کەمترێ ئەوە حەقا مەسەڵەن جاریکە پێدا چنەوەی بکەیت تا ئێستا ئەکتوێلەوە بەڵێ ئەم دوو بابەتە
ئەوە جزئی یەکەمە ئەوە جزئی دووەمە هی باسی چ دەکات بیعسەی متحیدە یۆنامی لجنەیەکیان دروست کرد لەسەر مادەی 140 بە نیازی حدود الداخل المتنازع عليها داخلين كيش لەسەر بەڵێ بەڵێ لجنەکە گەڕا کە هەرێمی منتەقەی کردە منتەقەی 140ەکەی کردە سێ بابەت زۆر ڕق ناوەڕاست زۆر نەرم هەندێکیان کۆتایی هاتووەکو ئاکرێ وەکو زۆر جێگای تر کە مەسەڵەن ئەو نەرمەکان سۆفتەکانەوە هەندێکیان چەندین جار هەڵبژاردن تێدا قەرە هەنجیر و مەسەڵەن بەڵێ چەندین جار هەڵبژاردن تێدا کراوە هەر کوردیەکەم بووە هەر کوردیەکەم بووە هەندێکیان کێشەی نێودەوڵەتی داکەوتووە یعنی کێشەکانی دەکەوتە خارجی دەوڵەتی عێراق وەکو لە تەدەخولاتی وڵاتانی جیران لەسەر مەسەلەی کەرکوو لەسەر ئەوێ لەوێ ئەمە بە شێوەیەکی زۆر باش تەنظیم کراوە هەرچەندە نەکراوە کتێک هەر وەڵام دراوەتە بڵاو کراوە ئەوە تەنها وەسیقەی ڕسمیە لەسەر تەنظیمکردنی ئەم بابەتە وەختی خۆی هەیئەتێک لە سەرۆکایەتی هەرێم وەڵامیان دایەوە من ئەو کاتە بەژۆندی کوردی تێدا بوو یان تێدا بوو بۆیە ئێستا بێدەنگ کراوە کوردیش خۆی دەنگی قسەی لەسەر ناکە مەفروضە ئەوە کە بەڕێزیش نووسیوتە لەسەر زیرەکی و تۆمباڵەوەی عینی ئەوانەیە بن ئێمە هەر لەسەر یەک ڕێگا دەبی یەک تو لە ڕێ دەبینین یەک تو لە ڕێ دەبین و خەریکی ئەوەی لێرە خەریکی ئەوەی کێت سیارێت بۆ دەچێت چێ سیارەی وەرنەگرت و چێ نازانم خانووی بۆکرا ئەمە قسەی بێکەڵ کنجارێت و هەموو گەڕان بەگردەوە لە خەتەرە تو لە گۆرکە سۆرەکەی دەپێت بۆ خۆم ئەوەی کە نووسیومە سێ بابەتە بۆ کوتم ئەوە بابەتە عەربیەکەیە لەسەر مادە دەستووریەکە ئەمە هی کاتژمێرە کۆتاییەکانی ئیژیانە ئەو عینوانە سابت نییە بەڵام ئەو جوی یەکەم و جوی دووەمە تقریبا هینێکت کردووە بەشێکی ژیان نامە نییە چونکە من سەیەکی ڕەحمەتی کەمال فواد لە میێشماڵ کەمال فواد بە بیرەوەریەکانی دەگۆ بیرەوەریوەکان چونکە هەروانەی کە کتاب بەشێک لەو کتاب ئەوانێکی بیرەوەری دەنووسن باسی حکایەتی زۆرەکە خۆشیان دەکەنە قارەمانی هەموو حکایەتەکان باشە حکایەت زۆرە ڕوودا و زۆر ڕوویداوە بەڵام من قارەمانی هەمووی نیم هەر حکایەتە و قارەمانی خۆی هەیە دا ئەندەزار نووسەر یەکێکی بەدڵ بووێ ئەگەر زۆریش دەوری ئەساسی بێ وای ئێمال کردووە کە ئەسڵ لەوێ نەبووە یا خۆی نەشی دیوە باسی حکایەتێک دەجێتەوە ڕاز بووی خۆشی لەوێ نەبووە هەش خۆی دەستی دووە ئەوە ماوسە بەکر دەرێنجار کە باسی هینەکرد باسی دەبابەکانی لای کۆڕێ دەکرێت دەڵێ ئەوانەی کە بە تەفسیل باسی دەکەن خۆشیان لەوێ نەبووینە ئەوانەی کە لێ بینێ ڕێگە نادەن باسکەم بە کۆبنەوە باسکەن خۆ دیارە هەمیان لە حیاتن بەڵێ لێرە چیترت هەیە لێرە لەم کتابانە ئەوە دیارە هینە ئیکلۆپیدیای هەولێرە بەڵێ ئەوی تری لەسەر مەسەلەی هیچ کاری ئیسلامیە حەیدەرنامەی ممتاز حەیدەریە نەهج البەلاغەیە ئەمانەش بەشێکی زۆری هەولێرت مەحزەرەکانی پەرلەمانن هەولێرت خۆش دەوێت کاک سادی ئەمنا ئەرۆڵە بەڵام بۆ من هەولێرچێتی و سلێمانچێتی بەوە نییە من هەولێر چێتی بکەم بۆ شکانی شارێشتر هەولێر چێتی ئەگەم نە هەولێرچی من بە هەولێر پێشڕی زا ئیزن هەیە بچین لە قاوخانەیەکی هەولێرش قاوێک بخۆینەوە و کەمێک باسی هەولێر و ژیان و سیاسەتیش بکەین فەرم کۆندەگە داخم بڕۆ فەرموو لرمان لا هولير دلدارم لا هولير لرمان لا هولير دلدارم لا هولير دوتار جوانيك هاتن
دوچاری جوانێک هاتم چەنداکەم بۆ مناگیرێ لێرە مەولا و لێرێ وەڵڵا و دڵدارم لە لێرێ بجوانی خوای دەناوزی بەعشقی چاوی بادی بجوانی خوای ئەناوزی بەعشقی چاوی بادی هەموو لەگەمی بێتەلام هەمووی لەگەم بێتەلام ئەی نادە و نابێ بادی لێرە مەولا لێرە وەڵڵا دڵدارم کاک سعدی لە قاوەخانەشی کولتوری یان کۆنی هەولێرین ئەو قەیسەری هەولێرە و نزیشین لە قەڵای هەولێر و ئەوانە چ یادگارێکت بیر دەخاتەوە تو لەو کاتانە خۆی ئەو قاوەخانە نوێنەری قاوەخانە ئەفرەکەی هەبووە قاوەخانە هەبوو لە جێشتر و کە ئێستا کراوە بە نافورە و لای مزگەوتی خانەقایە قاوەخانێکی گەورە بوو زۆری تەڵەبەی جامیعە کە دەگەڕانەوە هاوینان یا زۆری مامۆستایانی کە حەزیان لە یاری بلیارد بوو لە تۆمینە بوو یا لە قاوەی باش بوو قاوەی هەرە باش لەوێ دەسەکەوت دەچوونە ئەو قاوەخانەی مام هەبوو وکاتە مام نادر کوڕی مام هەبوو ئیدارەی دەکرد بەڵام لەو قاوەخانەی ئەوێ ناسراون ئەوانش هەموو ئەوانیان دەناسی کە بەردەوام دەچووناوێ جێگایەک بوو کە خەڵک شتیشی لەوێ جێدێت مەسەلا ئەمانەتی لەوێ جێدێت پلانگەر هات ئەوەی بدەنێ یعنی وەکو جێگای متمانە و باوەڕ بوون لە نێوان ئەوانەی کاچێ ئەویان دەکرد تقریبا وێستگەیەک بوو وێستگەیەک بوو لە قاوەخانە ناسراوەکان بوو کە بە تایبەتی بەشێک لە خوێندەوارەکانی هەولێر تێکەڵاو هەولێری تورکمان زمان هەولێری کورد زمان ئەوانەی کە عەرەبی قسەیانەکە بەشی زۆری خوێندەوارەکان لەوێ کۆ دەبوونەوە لەوێ تەقریبەن مەرکەزێک دەبوو دەتوانم بڵێم قاوەخانەیەک بوو لە بابەتی قاوەخانەی شەعب چاخانەی شەعب بەڵام لەوێ شەعب کۆ دەبووە وڵات بەڵێ شەعب کۆ دەبووە لەوێ شەعبەکانی یاری و کار بەسەر بردن باسی سیاسەتی دەکرد هەر بن بناسبەوە قاوێش بابە دیار سەکانەوە خۆی دەست خۆش کاکەجان سوپاس کاک سعدی هەولێر تاریخێکی دوور و درێژی هەیە مەسەلەن غەریبی هەولێر دەکەیت وەگە دوور دەکەویەوە مەسەن ئەزۆر تەواان هەندێک یادگاری هەیە لە هەولێر یا ژیان لە هەولێر شارێکی ئەوە هێمنە شارێک نییە هەمیشە لە ڕاکە ڕاکایبی هەولێر پارێزگاکە بەگشتی پارێزگایکی جگە لە ئەوانەی ناو شار کە خەڵکی کاسبن بەتایبەتی ئەم مەنطقەیە قەیسەری جێگای کەسابەتەوە مەرکەزێکی نەبەتەنێ مەرکەزێکی تیجاری مەرکەزێکی سەقافیشە مەرکەزێکی کولتوریشە بەداخۆ پێشماوەیەک سوتا بەشێکی ئێستاچی زووە پارێکی بۆ تەخاکراوە چاک بکرێتەوە من پێم وایە مەرکەزی تیجاری زۆر گەورەیە بەشێکی زۆری ئەوانەی کە لە شار و شارستکانی دەوروبەری هەولێر شتا فرۆشن لە قماش و کەرەسەیتر دێن ناو لەم بازاڕنا شتەکردن ئەو ماوەی دواییە لە هەندێک مەحەلەی تر بازاڕیت کە دروست بووە لە مەحەلەکان پێشترێ بازاڕی هەموو لێ لەو مەنتیقە بوو لە سەردەمی مناڵی کە لەگەڵ باوکم هاتبووین بە هەولێر ناو ئەو بازاڕە کەبابمان خواردن لێرە کوپەیەکە و یادگاری تێ لە ناو بازاڕی کوپەیەکە بۆ ئاوی ساردی هەبوودانەوەی سەید وانە جامێکی پێوە بوو
هەر کەسە بێت ئاوی جامێکی ئاوی دەخۆر ئاوی سەبیل بوو یعنی هەر کەسە پارە ئاوی دەخۆر ئاوی سات ئێستا هەمووی دەبە و تەرتیبات و ڕێکخراوە بەڵام ئەو تامەی نییە کاکسان جامێکی فافۆن بوو هەموو خەڵک بە زنجیرێکی پێ هەموو خەڵک پێی دەخوارد کەسی نەیدەبوو ئەو پیسۆبێ و پیس پەتا هەیە دەشم بیست کەسی پێ مردێ زیاتر بۆ چ دەهاتنە ناو بازار لە تەمەنی گەنجی مەسەلەن ئەوەی کە دڵتان پێ خۆش بوویان لە قاوەخانەیەک یان لە یان مەجال نەبوو لە بە فعالیاتی سیاسی چۆن بەرەوەڵە سیاسی جارەوەی لێ دەکەن بێنە ناو بازار کەس کارمان هەبوو ناو بازار سەرمان لێ دەدان چایەکمان دەخواردن خاڵم بەرامبەر مزگەوتی بازار مزگەوتی باژێڕی لە بەرامبەر دەرگای ناو بازار لەوێ دوکانی هەبوو قماشی دەفرۆشت جاروێ دەچوون لێ لای دادەنیشت بەداخۆ دوکانەکەی سوتایە خزم و کەسی هەبوون لەوێ مەسەلەی شتر لە هەولێر گرنگە هەولێر وەکوتم شارێکی ئەگرنۆمە لەو ماوەی دوای خەڵکێکی زۆر کەوتوتە حەساسیەتی دروستکە لەسەر مەسەلەی ئینتیمای قەومی و کۆت پێکاتەوە ئەوانە لە هەولێر ئێمە ئەرچی بە تووچە قسێک کردبا دەمانگۆ ئەربیلیە هەولێری ئەربیلیە هەولێریەکان ئەویتر کرمان ژمارەی لە هەولێر زیادی کرد پاش شۆڕشی فەلاحی لە هەولێر ساڵی 53 هەرچان فەلاحەکان لە دژی خاوەن مڵکەکان بۆ بەشێکی زۆری لە دێکان دەرکران و هەڵاتن هاتنا هەولێر لە هەولێر دوکانیان کردو و مانەوە لە هەولێر لەو کاتە ژمارەی هەولێر زیادی کرد مشکلە هەبووە قەت لەنێو ئەو پێکاتانی ناو شاری هەولێر نەک پێکاتەکەم بە عام عشیرەتی جیاوازی تێدایە خەڵکی جیاوازی دەزانی لە هەولێر ئێمەمانان کە خەڵکی لە گوندەوە هاتبووین مامانی مناڵەکانمان یا تورکمان یا مەسیحی بوو مامۆسای ڕەوزە مناڵان عینی وە نەخۆشخانەکان مامۆستانی ئەعدادی متەوەستا و بەشی زۆری ئەمە بەیەکەوە زمانەکە فێر دەبووین لەبەر علاقەتێکی هینی زۆر باش بە تایبەتی ئەو منی کوورەچیەکان کە لێرە هاتکەن نهایەتی هەفتە دەچوون لای کەندە پیس و لەو ناوە دادنیشن گاردە شتیانە وت خۆشتن قۆریاتیان دەوت یعنی ئەوە یەکێکە لە گۆرانە تایبەتەکانی هەولێر ئەوانەی کە بەدەم خواردنەوەش کاسادی ئەگەر مشکلت بۆ دروست نەکەم لە سەردەمی گەنجی ئەوانە عەتف و دڵداری ئەوانە بینێتە بۆ لەگەڵ یام ئەم پێوانەیە ئینسان ئەگەر عاشق نەبووی عاشق نەبی عاشق و دڵداری دوشتی جیاوازە تەقریبا ئەوەی کە عاشق نەبی یعنی لە ژیان دانیە هەرچی لە ژیان نابی ینی مردوو نەبی عاشق زاوە شەخی تو عاشقی بە مەفهومی نێروبەیە تو عاشقی ئەنواش بێشێک لەو یادگاریانە یان ئەوانەی کە تۆ جارجار بیری بکەی لە ناو هەولێر چی بۆ مەسەلەن کاک سادی ئەوەی جوانیەک بووە مەسەلەن جوانی هەولێر ئەو دارێک کاتی مەولودی پێغەمبەر لە هەولێر لە هەموو مزگەفتەکان بە زمانی کوردی ئەو کاتە ئەو علاقی بەوە نیە چەند خەڵک متەدەینە و متدەینێ بۆ بە تەقسیم دەنجی خۆش لە تەچیەکانی کە لە هەولێر هەنجایی ماڵی شەقاکەبی ماڵی شەو مستەفا بووی تەچیەکانی تیبعاتم دەرخۆشێکیان هەبووە شان بەشانی گۆرە تەواشێ ئەو گۆرانی دینیەکان جاروبەر گۆرانێکی ئینیشی تێکەڵ کردووە ئەمانە هەموو یادەوەری زۆر ئەوەن دەروێشمان هەبوو ناو شەقامەکان دەسوڵانەوە زەرگ و شمشێر و هەموو جارە دەماوت ئەوە چۆن پێ نامرێت تۆ فێڵی شتێدا لەوە زیاتر تام و چێژی کەبابی هەولێر و ماسی هەولێر تام و چێژێکی سیر تایبەتی تو کاکسانی ئینسیجامێک یان مەسەلەن وەکت کردووە لە نێوان میکسێک لە نێوان هەولێر و سلێمانی دروست کردووە
التقاليد ججنو أنا طبعا زارق لسليماني زارق لهولير مثلا فرقي تشي زور فرقي هي لا عادة وتقاليد أنا تقاليد هولير عادة لجنان خلق سردانية كاكا وكوتم داري أوي للادي هركس أخوان دوزدقو ديباتا مزقو ديباتا ديوخانة لوي هموي بيكو دادنشن جا أوي خواردنێکی متەواضع و فەقیرە ئەوەی خواردنێکی باشی هەیە سەنجینیە بەڵام لەوێ ئەم خواردنەوە ئەو پێکۆ دانیشتە جارە نیشانەی پاکردنەوەی دڵ و دەروونە لەگەڵ یەکتری ئەگەر پێش ئەو کاتە ناڕەحەتیەک ناخۆشیێک لە نێوانی هەبوو بێت ڕۆژی جەژن سەردانی یەکتری زۆر باوە هەولێر نرخەکەشیدا لە جەژنی قوربانلەیەکی شوباتی ساڵی 2004 لە سەردانە بوو بارگای حیزبەکان و تەقینەوەی تقریبا 100 شەهید و برینداریدا بەڵام لەگەڵ ئەوەش خەڵک بەردەوامە لەوەی کە ڕۆژی جەژنان یەکتری بەسەر بکاتەوە تعزیێکی هەوە جەژنی بەسەردا هاتێ بەر لەو قەزە سیاسی غیری ئەوەش لە هەولێر پێشترێ هین هەبوو لە لووکە بووەوەی کە لەگاو هەبووەوەی کە یاریان دەکرد بەر لە مەسەلەی ململانەی سیاسی ئەو نیگەرانی و لێک عازبوونانە هەبوو مەسەلە لەسەر مەسەلەی پێکهاتەکان مەسیحی ناوەڵە جیران بۆ لەسەر مەسەلەی مناڵ بە شەڕ هاتوون لەسەر مەسەلەی چزانم دەنجیان دێ جیرانە لێ ناگەرم بخەون مۆسیقا بەرز دەکەن شانە قەتعان لەسەر مەسەلەی سیاسی و پێکهاتە و ئەو فلان پێکاتی ئەویت کە فلان پێکاتی قەشتیوان نبووە هەولێر شارێکی کۆسمۆپۆلیتە یعنی لە هەولێر وەتەن لە سلێمانی 20 ساڵ من دەچێ وڵاتێکی ئەوروپا بە 8 ساڵ 9 ساڵ جزێوەرەگری هەیە خەرچی ڕانیەیە هەیە خەرچی کۆیەیە دەبینی 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ لە سلێمان لەدایک بووە لەوێ عسکەری کردووە لەوێ منداڵی بۆ پێی دەڵێن ئەحمەد کۆی لێرە زوو ئینسیزام دەکات لێرە ناپرسێ کەس باکسۆ هەولێر کەس ناپرسێ ناڵم شارێکی کۆسمۆپۆلیتە بە حکمی ئەوەی کە پێکهاتەکەشی وا بووە مەسەڵەن عەرەبی هەبووە تورکمانیا هەبووە کوردمانیا هەبووە منتقەیەک بووە لە بینی بادینان و سۆران هەردوو لە هەجە لە هەولێر قسە کراوە بۆیە لە هەولێر ئەو مۆزوعێکی نیگەرانێک دروست بوو لە هەندێک لێدوان نەگەیشت بوو تێنەگەیشت بوون یان ویستیان وەری نەگرن تی نەگەن نیگەرانێک لەسەر پێکهاتەکە نەبوو لەسەر زەرەری ئەو لایەن نەبوو لە کورسی پێکهاتەکان ئەنکەواتە نەیان دەویستێ بگەن خۆی شەڕەکە لە ئەسڵە لە بینی یەکێتی و لە بینی پارتی و یەکێتی و بەڵام پارتی دەوی شەڕی یەکێتی بە پێکهاتەکان بکەن ئەوە بوو ئەگەر راتو مشکلە نییە مارەکە بەدەست زەید ئەحمەد بگرێ کاک سعدی مەسەلەی نوکتە و پێکەنی لە هەولێر دەڵێ ئێستا دکتۆر فەرهاد پیرباڵ دەڵێ دڵە نازانم سلێمانی ئەگەر نوکتەک دەجێڕێتەوە لە خۆتەوە دەکەوێت سەر پشت پێ دەکەنی بەس دەڵێ لە هەولێر کە نوکتەیەک دەجێڕێتەوە دەڵێ نازانم دەڵێم بۆ خۆم نوکتەم جێڕایەوە کەس پێ نەکەنێ خۆشی دکتۆر فەرهاد یەکێکە لە نووسەر و ئەدیبەکانی شاری هەولێر مەسەلەن دکتۆر فەرهاد بۆ کوردەکەی پارا و زمانی ڕەوانەوە بەڵێ هەردوو زمانە زانێت هەر زمانە زانە عەرەبی و کوردی تورکی زۆر باش دەزانێت بە پیاوێکی خۆشە مەجلیسی خۆشە یعنی لە هەولێر کەمتر بە بێ ناوەڕۆک پێ دەکەن کەمتر بە بێ ناوەڕۆک شکلیات نییە ئەوانەی کە ڕەفیقن و بەیەکەوە یەکتری دەناسن و تاریخی یەکتری دەزانن و لە ئەسڵا دادەنیشن بۆی کاتێکی خۆش بەسەر ببن هیچێک قسە خۆش و نوکتە دان بانگەکەن وان دەجێتەوە کە پێ دەکەن یا چەبڕی بولێت بەڵێ گۆران پێدا کاک سعدی بۆ قسەی خۆشەوانە بەناو بەگە تەبعا لە سلێمانیش یەکێکە لەوانەی کە دەڵێن یەکێکە لەوانەی کە سلێمانی کەمتر لە هەندێک جار دەرەقەتی ئەو قسەکانی یۆم نوکتەکانی دێن
تازەترین بەسەرهاتێک یان ڕوویدا بێ لە کاری سیاسی یان کۆمەڵایەتی بێت هەیە بسا عملیان ئەمە تێکەڵاو بووە بە کاری سیاسی بە تەبێژ بکە زۆر جاروەیە زمانی کوردی فەرقیە لەگەڵ زمانی تر لە دنیا زمانی کوردی وەڵامی زۆر پرسیار بە نمونەیەک داتەوە بە حکایەتێک داتەوە وەختی خۆی لەسەر مەسەلەی شەڕیسات شتێک هەبوو بەڵێ باسی ئەدە لە ئەوروپا عادەتەن ئەو نەعشتانە نییە بەڵام برونۆ کرایسکیەکێ لە گەورە پیاوەکانی سۆشیال دیموکراتەکانی ئەوروپایە ڕێماوەیەکی دوور درێژ شۆڕژێر و دژی نازیەکان و پاشان بۆ ڕێی زەراش لە نەمسا باسی وەدەکە دەرێ دوو جوژک لە قراق بەحرێک سەرمان وتیان باشە با زۆر لێک نزیک بنەوە یەکتری گەرمەکەینەوە زۆر لێ نزیک بوونەوە بەیانیان گیانیا خۆر بوو دڵشیان لێگەڕان ئێوتیان چ بکەین بەیانی وتیان دە باشە کەمەک لێک دوورکە لێک دوورکەوتنەوە بەیانی ڕۆژی دوایی دەستیان بە کۆخ کرد لە بەرەوەیان وتیان دە باشەمان دێن با تەمرین بکەین بە شێوەیەک یەکتریش گەمکەینەوە درشتمان لە یەکی ڕانێت درێ مەسافەیان دۆزیەوە کە خەوتن لەوێ نا بە دڕکی یەکتریان بریندار کرد لەسەر ماشیان لە باسی شەڕی سات زلهێزەکانی دەکرد دەگوڵانی بەوەی فەوز ژکانە دەبی هەوڵی ئەوە بدەن مەسافەیە بدۆزنەوە کە خەتەری شەڕی جیهانی دروست دەبێ و مشکل دروست نەبێت و یەک لەو نمونانم کە هەمیشە بەکاردا و ئەو نمونەی کە من بەکاری دێنم زۆرجار یا بەکارم هێناوە من زۆرجار ئەڵێم فلانیان لادا بۆ وڵی کوڕێکی باش و وا بۆم دەرم ناو زۆری دەزانی زۆری دەزانی بەکەڵگەوەی ڕوفەکەن کاک سادی سوشال میدیا بەکاردێنی بەکار نێنی ئەی ئەو شتانی مەسەلەن ڕاکشنی قسەکانتی لێدوانەکانت کە بۆ دێتەوە دەبینی گەلە دەبینی چ شتێک زۆر ینی مەسەلەن پێت وایە کۆمنتێکی بە قوت بۆ من زۆرم تابع دەکەم ئەزیان حتا لەلایەنە سیاسەکانی تیکەش دەڵێن مەسەلەن ئەو وەڵڵاهی ئەو قسەی کاک سادی بە قوت بە قوت بێتێکیانەوە بوو کە مەسەلەی ئەوەی کە ئێمە فلان کەس تەسلیم حکمی ئەعدامی دەرچووە تا سزن دەرچووە یەکێتی تەسلیمی دەکەیان نایکە سەحەت باش منیش وتم ئەو نەعشتانەمان هەبووە پێشترێ کاک نۆشیروان حکمی ئەعدامی لەسەر بۆ مەسەفای سێفادە لەسەری بووە بەڵام پاش حکمی ئەعدام دا ساڵت جێگری سەر و چارێ من ئەوە نییە پۆرتێکی گەوریانەیە یعنی بە سیاسی کراوە یعنی تەسلیمی ناکەن لە وەڵام دەمتم سەحەت باش ئەوە ڕۆی بۆ بە مەلایم خەڵک سەیری کرد یا ئەوەی کە تی کاک سادی لە دوای ڕفراندۆم مایکە کەڕاوە ساوم تی کاک سادی بۆ چوو بڕیاری چیتان دەچینە ماڵەوە ئەمە حکایەتە وەڵاف ئەوەی هەینی ئەوە لە کاتی خۆی من و کاگادار دۆلاری چووینە حدودی ئێران لەسەر مەسەلەی عێراق ئێرانیەکان دەیانوید ئێمە حاجی ئۆمەران و باشما و ئەمە تەسلیم بە عێراق بکەین هێزێکی عێراقی بە ئەجزەی گومرجیوە هاتبوونە تاران و لەوێ ڕابێن ئیستیلامیکەن کاک مەسعود کاگادار دۆلاری منی نات بۆ حاجی ئۆمەران و دوو کەسیان نات بۆ باشما ئەوانەی حاجی ئۆمەران چوین دانیشتین لەگەڵیان و باسیمان کرد وتمان نەخێر ناوەڵڵا ئەخیرەن وتمان ئەمیش گوتم باشە ئەگەر ئەوانە هاتن و ئەوانە هاتن شەڕ دروست بوو ئێمە تەقەمان لێکردن ئێوە کاردانەوەتان چێ بێژ بەڵێ بە ئێرانیەکانم وتیان ئەگەر گولە بە ئیتیجاهی ئێران نێ بە ئیتیجاهی ئێران بێ ئێمە عەکس العەمەل خواهیم داشت یعنی کاردانەمان ئێستما گەل ئێرانەوە ئەوانیش بێن ئەمە بەڕووبڕیوە تەقەکۆی نەبێ ئێران بەڵام ئێوە هەوڵدن بە پەرەشوت بیارخێنە لە خوارەوە ئەمە بە عاسمان لەگەڵ خوا ڕێکەکەوینێ
لەسەر مەسەلەی هەڵبژاردننی کەرکووک بوو چیان کوشتیان کورتی نیە ئەمە ئەوەش هەرگەڕێتەوە بۆ سەردەمێکە لە ماڵەوە باسمان ئینە یعنی ئەمانە بەڵام بەڕاستیە من لە تەنزیش و لە ئینی سیاسی هەوڵ دەدەم کەشتەکان بە شخصی نەکەم بەڵام هەوڵ دەدەم یعنی ئینسان باسی سیاست دەکا و ململانەی سیاسی دەکا مادەم ژیانی پەرلەمانی هەیە لێرە ژیانی پەرلەمانی هینە دانوستاندنە گفتوگۆیە هەوڵدانە یعنی زۆران بازی بە مەفهومی بازووی نییە لە قسەیە زۆران بازیێک دەکەی کە لەگەڵ کاک بافڵ بینتان چۆن باش بینتان باش ئەگەبەر ئەوەی لە دوانەکانت دەبینێت کوڕی ئەو ماڵە بوو من هەمیشە لەگەڵ باوکی لەگەڵ دایکی علاقی من علاقەیەکی ممتاز بووە کاک بافڵی زۆر لە مێژدان پێت ناڵێت تۆ لە دوانەکانەوە بەدڵ بووە زۆر زار ئەو لێ دوان ناڵێت باش ئەگەر ناڕازی بێ قسە ڕازی زۆر باشڕێک نەکەوتەوە کە بە من بڵێ خراپ مشاغی هەن هەوڵەدەم هەوڵە کاک بافڵ ڕەنگە زۆری پێخۆشنەوێت تاگەڵ تووریە زانێ بۆ بخۆی بە من بخۆی بە من ناڵێ ئەمە نەزان درۆیە ڕاست یا ئەوە فلانجێ پێی ناخۆش بوو فلانجێ پێی ناخۆش بوو من دەزانم ئەم لە وای ناچوم سەرێکی نمدا سەرێکی کاک عەبدوڵڵای حەسەنزادە بەڵێ عەبدوڵڵای حەسەنزادە جگەلەوەی کە سیاسەت مەدارێکی ئەدیبێت سەرێکە بەڵام ئەدیبێکە ئەمە زۆری کتابە کوردیەکان لە زمانەکانی جیهانی کە کراوە بە فارسی و لە فارسی کراوە بە کوردی باشترین وەرجێڕانەکانی ئەوە یعنی قیمەتی تاوان نابی لە مەکتەبەی کوردی ئەگەر باسی مەکتەبەی کوردی بکەیت باسی هەر مەکتەبە کوردی بکەیت عەبدوڵڵای حەسەنزادی دانوی مەکتەبە باسکردنەکە ناقسە دارکە غەڵەتە بە ڕێژەگرتن ئەمە ڕۆشتم گوڕیشی پێشکەش سپاتشی بکرد وەکو حزوری هەیە لەو مەکتەبەیە لە هەر ماڵێک مەکتەبە هەبی خوێندەواری هەبی عەبدوڵڵای حەسەنزادە شەیە ئەو عیلاقی بە سیاسەت شەوە نەبێ هەر هەیە چێ بووتی وەڵا لەگەڵ برادران پیان ناخۆش برادران پیان ناخۆشە خۆ باسی مەکتەبەی کوردی دەکەم من مەسئول لە مەکتەبەی کوردی ئەگەی کوردی علاقەی مەکتەبەی کوردی چییە دانیشتی لەگەڵ جەنابەت چێژبەخشە سوپاسی ئەو دەرفەتاکەین ماندوومان کردی تەمەەن درێژ بی بە ناوی کورساتەوە سوپاس دەکەین دووبارە جەژنت لێی پیرۆز دەکەین هیوادارین هەر هەبێ هەولێری شەر ئاوادان بێ ئێمە هیچمان نەماوە گەر دوجار جەنابەت پڕ بەدڵ جەژنی هەموو کوردستانیان هەموو مسلمانان پیرۆز دەکەین هیوادارمە و جەژنە جەژنی گەڕانەوەی خۆشی و یەکتری عەفوکردن بی گەڕانەوەی یەک ڕێزی بۆ ناو میلەتەکەمان چونکە ئەو بارودۆخی کە ئێمەی کوردی پیتاتە دەبڕێ گەورەترین چەک کە بتوانین بەرگری پێ لە خۆمان بکەین یەک ڕێزیە یەک دەنگە یەک ڕەنگیە ئێمە با لایانی سیاسی جیاجیاژ بین بەڵام ئامانجی هاوبەشمان هەیە ئامانجی هاوبەش بە کاری هاوبەش دەبێت هەڕەشەمان مەسەرە بە یەک سەنگەری دەپارێت بێ جنێومان پێدەدەن بە یەک زمانی دەتوانین وەڵامیان خەین بۆیە پێوە هیوادارم بە هیمەتی ئەو جەژنە بە پیرۆزی ئەو جەژنە بەشی ئەو بەر ئێمە بکەوی کە ئەو یەک ڕێزیمان تامین وەکو دکتۆر شێرکۆ وڵا دەڵێ بە ئیجازەی کاک سعدی بەسمان کاک سعدی ئەحمەد پیرێ ئەمسارە بەرنامەکەمان مەلعونە بەرنامەکەمان کۆتایی هات بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین کە چێشتا لە بەرنامەکە وەرگرت بێ لەگەڵ ڕێزی هاوکارانم ئارام و مەحموود و ڕێکان ئێمە لە شاری هەولێرەوە لەگەڵ بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە و تێبێژێکی نیشتیمانی کوردستان ئەو بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ Thank you.
بێ.